نیکۆلا تێسلا ئەو کەسەی خەیاڵی کرد بە واقع لە دروستکردنی بینایەکدا هەمووان ستایش دەکرێن کرێکارەکان نەبێت لە جەنگەکاندا هەمووان لەسەر مێز ئاهەنگ دەگێڕن سەربازەکان نەبێت لەناو زانایانی داهێنەردا هەمووان ناویان دێت تێسلا نەبێت نیکۆلا تێسلا مرۆڤ دۆستە داهێنەرەکە وتی لە نێوان پێشکەوتن و تەکنۆلۆجیادا پێشکەوتن بۆ ژیانی مرۆڤ گرنگە بەڵام تەکنۆلۆجیا هەمیشەوانیە لە کۆتاییدا ئەو خەیاڵە مرۆڤ دۆستیە ڕوبەڕووی مەرگێکی گوماناوی کردەوە تێسلا داهێنەر و زانای فیزیایی سڕبی خەیاڵی دۆزینەوە و داهێنانی هەبوو بە شوێن پێدا ڕۆیشتنی ئەوی تری ڕەت کردەوە و ئەوڵەکانی بۆ داهێنانی نوێ لە بواری میکانیکی و کارەبا دەست پێ کرد سەرەتا لە ئۆفیسی سنتەری تەلەگراف لە ناوچەی بوداپێست وەک ئەندازیاری کارەبا دەستی پێکرد هەر لە سەرەتاوە هەوڵیدا لە تۆماس ئەدیسۆن نزیک بێتەوە بۆ ئەوەی وەک کارمەندێک کاری بداتێ لە ئەنجامدا ئەدیسۆن وەریگرت لە تاقیگەکەی بەڵام تێسلا تەنیا وەک کارمەندێک نەمایەوە بەڵکو لە هەوڵەکانی بەردەوام بوو بۆ هێنانەدی خەونەکانی ساڵی 1881 بۆ ساڵی 1882 پەیوەندی کرد بە کۆمپانیای کۆنتینێنتال ئێدیسن لە پاریس لە ماوەی کارکردنی لەو کۆمپانیایە لە هەوڵی نەخشەکێشان بوو بۆ بنچینە و بنەماکانی بواری کارۆموگناتیسی گۆڕاو ئەو هەوڵانەی نیکۆلا تێسلا بۆ دەستگەیشتن بە تەزووی گۆڕاو یەکەم هەوڵی هاتنە ناو دنیای تەکنەلۆجی بوو لە ئەمان کاتدا سەرەتایەک بوو بۆ دروستبوونی کێشە لەگەڵ تۆماس ئەدیسۆن کە کاری لەسەر وزەی نەگۆڕ دەکرد بەڵام تێسلا نەوەستا و یەکەم مەکینەی دروست کرد لەسەر بنچینەی تەزووی گۆڕاو جیاوازی نێوان هەردوو تەزووەکە تەزووی گۆڕاو AC ئەم تەزووە بەردەوام جەمسەرەکانی پێچەوانە دەبێتەوە هەوڵ دەدات زۆر خێرا بەتاڵ ببێتەوە لەو تەزووەی لە ناویدا هاتوچۆ دەکات و ئەلکترۆنەکان دەجوڵێنێت ئەو تەزووە بەهۆی بەرزی ڤۆڵتیەکەی بۆ گواستنەوە دوورەکان بەکاردەهێنرێت سەرجەم ئامێرە گەورە و زەبەلاحەکان و ڕووناکەرەوەکان کە وزەیەکی زۆریان پێویستە ئەو جۆرە لە تەزوو بەکاردەهێنن تەزووی نەگۆڕ DC ئەم تەزووە بە یەک ئاراستە کار دەکات پێویستی بەوە نییە بە خێرایی بەتاڵ ببێتەوە ئەم جۆرە لە تەزوو بۆ ئامێرە ئەلکترۆنیەکان بەکاردەهێنرێت چونکە پێویستە وزەکەیان جێگیر بێت کەشفکردنی وزەی گۆڕا و دەرخستنی ڕادەی هێزەکەی لەلایەن نیکۆلا تێسلاوە بۆ هۆی ئەوەی ئەدیسۆن هەوڵ بۆ لێدان لە داهێنانەکەی بدات بۆ ئەو مەبەستە لەناو ئاپۆڕای خەڵک شانۆگەریکی سەرپێخست و چالاکیکی دژی تێسلا کرد چالاکیە کردەیەکە بە ئامادەبوونی زیاتر لە 1500 کەس ئەدیسۆن فیلێکی هێنا و دواتر تەزووی گۆڕاو کە دۆزینەوەی تێسلا بوو دای لە فیلەکە و دەست بەجێ کوشتی ئەدیسۆن بە هەمووانی ڕاگەیان کە تەزووەکەی تێسلا مەترسیدارە و ئاکامی باشی بۆ مرۆڤایەتی نابێت دواتر ئەدیسۆن بەردەوام بوو لەگەڵ کۆمپانیاکان و کەوتە قسەکردن لەگەڵیان بۆ ئەوەی زیاتر لە بیرۆکەکەی تێسلا بدات ئەو تاقیکردنەوەیە بەبێ ئاگاداری تێسلا کرد بەڵام ئەدیسۆن ئاگاداری ئەوە نەبوو کە نهێنی خاڵی بوونەوەی تەزووەکە تەنیا تێسلا دەیزانێت کێشەی ئەدیسۆن و تێسلا قوڵ بووەوە و ناچار تێسلا تاقیگەیەکی نوێی کردەوە بە ناوی تاقیگەی تێسلا بۆ ڕووناکی کارەبایی تێسلا توانی بە ماوەیەکی کەم تیشکی ئێکس تریشقەی کارەبا و گڵۆپی نیۆن دابهێنێت دواتر تێسلا گەشت دەکات بۆ کالۆرادۆ دوای گەڕانەوەشی بۆ شاری نیویۆرک بەرەو پێشچوونی زیاتری بەخۆ بینی و بەردەوام بوو لە داهێنان بە تایبەت لە بواری تۆرباین دواتر یەکەم وێستگەی کارۆ ئاوی دروست کرد لەسەر تافگەی نایاگرا بە تەزووی گۆڕاو سەروەت و سامانە زۆرەکەی ئەدیسۆن هاوکار بوو بۆ لێدان لە شکۆی تێسلا وەک فرێدریک ئەنجلز دەڵێت پارە توانیوێتی زۆر هاوکێشە ناهاوسەنگ بکات بۆ تێسلا و ئەدیسۆنیش هەمان دۆغ بوو کار لە ساڵی 1884ەوە ئەوڵ درا تێسلا لە ئاستی زانستدا قسەی لێوەرنەگیرێت و پەراوێز بکرێت ساڵی 1888 تێسلا توانی بگاتە جۆرج ویستنهاوس کە پاڵپشتی سەرەکی بوو لە بیرکردنەوە و داهێنانەکانیدا ساڵی 1997 لە ڕوبەڕووبوونەوەی تێسلا و ئەدیسۆن تێسلا سەرکەوتنی بەدەستهێنا و جیهان ڕووی لە تەزووی گۆڕاو کرد و بە فەرمی بەکار هات ساڵی 1998 تێسلا هەوڵیدا داهێنانی ڕادیۆ وەربگرێتەوە کە پێشتر بیرۆکەی ئەو بوو بەڵام دزرا بوو لە کاتی هەوڵدانی بۆ گەڕاندنەوەی داهێنانە دزراوەکەی تاقیگەکەی دەسووتێندرێت و هەموو کەلوپەلەکان و بەشێک لە داهێنانەکانی لەناو دەچێت بەڵام دوای ماوەیەکی کەم تێسلا تاقیگەکەی دروست دەکاتەوە هەر لەو ساڵەدا واتە ساڵی 1998 لە نیویۆرک و لە تاقیگەکەی تێسلا ئامێری لەرینەوەی تاقی کردەوە
کە پێشتر دروستی کردم بەهۆی ئەو تاقیکردنەوەیەوە تەواوی نیویۆرک تووشی لەرینەوە بوو لەو کاتەدا ئەو لەرەیە ناسرا بە ئامێری زەمین لەرزەی تێسلا ساڵی 1911 ڕۆژنامەیەکی نیویۆرک ڕایگەیاندووە کە تێسلا لە هەوڵی دروستکردنی تەنێکە کە پێچەوانەی یاسای کێشکردن بێت و بەبێ هەبوونی باڵ ئەو ئامێرە توانای مانەوەی هەبێت لە ئاسمان و لە هەر دۆخێکی کەشوهەوادا توانای فڕینی هەبێت ساڵی 1916 بڕیاردرا خەڵاتی نۆبڵ لە بواری فیزیا بە هاوبەشی بدرێت بە تێسلا و ئەدیسۆن بەڵام هەردووکیان خەڵاتەکەیان ڕەت کردەوە و ڕازی نەبوون بە هاوبەشی وەری بگرن ساڵی 1930 تێسلا کاری لەسەر بیرۆکەی دروستکردنی تیشکی مەرگ کرد لەگەڵ ئەوەی تێسلا هاوسەردەمی ئاینشتاینە بەڵام هەر پەیامێکیان هەبوو بێت دووربەدوور بە یەکیان گەیاندوو تەنانەت بەپێی هەندێک سەرچاوەی زانستی کاتێک ئاینشتاین ڕووناکی وەک خێراترین پێوانەدانا تێسلا ئاماژە بەوە دەکات کە توانیوێتی هەندێک شت کەشف بکات کە خێراییەکەی 500 جار لە ڕووناکی خێراترە تێسلا خەونی دابینکردنی کارەبا بوو بەبێ بەکارهێنانی گەیەنەر و ویستی بیگەێنێت بە هەموو جیهان و وتی هەر تەنێک وزەی تێدا بێت ئەوە بواری موگناتیسی هەیە ئەمەی کرد بە سەرەتای کارکردنەکەی لە حوتی مانگی یەکی ساڵی 1943 لە تەمەنی 86 ساڵیدا لە یەکێک لە هۆتێلەکاندا گیان لەدەست دەدات سەرچاوەکانی هەواڵگری جیهانی ئاماژە بەوە دەکەن کە دەستگای هەواڵگری ئەمریکا CIA و FBI توانیویانە دەست بەسەر ئەو داهێنانانەدا بگرن کە لە ژوورەکەی تێسلادا بوونیان هەبووە تا ئەم ڕۆژمردنی تێسلا بە گوماناوی ماوەتەوە ساڵی 1949 دادگای ئەمریکا بە فەرمی مافی دۆزینەوە و داهێنانی ڕادیۆیی گەڕاندەوە بۆ نیکۆلا تێسلا و ئەو ناونیشانە لە مارکۆنی سندرایە بەشێک لە داهێنانەکانی نیکۆلا تێسلا تەزووی گۆڕا تیشکی ئەکس پەیوەندی بێتەی ڕۆبۆت کۆیلی تێسلا تیشکی مرگ لەرەلەر یان ئامێری لەرینەوەی تێسلا گڵۆپی فلۆرین گڵۆپی نیۆن ماتۆری کارەبایی کۆنترۆل رادیۆ دەستگرتن بەسەر ڕووناچی تێسلا بە وردی هەوڵی کارکردنیدا لەسەر بیرۆکەی سمارتفۆن بەڵام ئەو مردنە گوماناویە بیرۆکەکەی بە تەواو نەکراوی هێشتەوە